بەنسبە دەم بابەتەوە ئەم یاسایە خۆی لەباری جێبەجێکردنیدایە کەواتە کێشەی یاسایی لەبەردەمان نەماوە میکانزمی جێبەجێکردنی کارەکانی ئێوە ماوە کارەکانی شاری هەڵەبجە خەڵکی هەڵەبجە و دابینکردنی دیکومنتەکانی ئاوارەبوونیان کە ئەویش دەکرێت بە پشتیوانی پارێزگا و ئەمانەوە جێبەجێ بکرێت و ئەمە دەبێت لیژنەیەکی بەرفراوانی کار لەسەر ئەم بابەتە بکە من پێم وایە خەڵکێکی زۆر شمولی ئەم یاسایەکە بە تەسەوری من نزیکە بێتەوە لە 100,000 خەڵکێ بۆیە ئەمە هی ئەوە نییە هەر کەسە تاک خۆی خەریکی ئەم بابەتە ببێ پێویستە ئەمە وەکو مؤسسە کاری لەسەر بکرێ و لە هەموو لایەکشەوە پشتیوانیتان هەیە پشتیوانی هەیە بۆ ئەمە لە پەرلەمانی عێراق تێگڕا پشتیوانی دەکرێن بە دڵنیاییەوە و تەسەوڕمانیە حکوومەتی فیدرال لەبەرەوەی یاسایەکە لای خۆیەوە دەرکراوە هیچ کێشە و نیگەرانیەکی هەبێت لە جێبەجێکردنی یاساکە و حکوومەتی هەرێمیش ئەمە دەستکەوتێکی زۆر گەورە بێ بۆ حکوومەتی هەرێم کە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە.